بەگومان هەمیشەوامان زانیوە کە گوێچکە تەنها ئەرکی بیستنی هەیە و ئەوەی کە دەنگەکانی چواردەور بگوازێتەوە بۆ مێشکمە. بەڵام گوێچکە هاوسەنگی جستەمان ڕادەگرێت، هاوسەنگی لەشمان ڕادەگرێت و یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی گوێچکە بە تایبەت گوێناوە و هەروەها گوێچکە پەیوەندێکی ڕاستەخۆی بە مێشکمانەوە هەیە لەوەی کە هاوسەنگی جسم و لەشی ئێمە ڕابگرێت. ئێمە باس لە کێشەکانی گوێچکە دەکەین بە تایبەتێکی لەو کێشانە سەرگێش خواردنە کە بەهۆی گوێچکەوە دروست ئەبێت. باس لەو دەکەین زانین ئایا هۆکارەکان چین کەوا دەکات بەهۆی گوێچکەمان و یاخود کێشەکانی گوێچکەوە تووشی سەرگێش خواردن بین و دەکرێت هەر سەرگێش خواردنێکیش پەیوەندی بە گوێچکەوە هەبێت. ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین با میوانداری پرۆفیسۆر دکتۆر هێرکۆ سعید زمناکۆ، پرۆفیسۆر لە نەخۆشیەکانی گوێ و بیستن و هاوسەنگی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. بەخێربێ. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس. کاک دکتۆر با لەو دەست پێ بکەین زانین ئایا ئەرکی گوێ چییە؟ تەنها ئەرکی بیستنە یاخود ئەرکی دیکەی تریشی هەیە؟ زۆر سپاس. بە تەکید وەکو بەڕێستان لە پێشێکی کا باستان کرد، گوێ دوو کاری هەیە. کاریکیان بیستنە. بیستنیش دەنگەلەرەکان ئەخوێنێتەوە لە حدودی 20 هرتز بۆ 22 کیلو هرتز. کاتە ئێمە هەموو ئەو دەنگانەی کە گوێمان لێیە گوێ هەستی پێکا لە حدودی ئەو لەرەی کە گوێ مرۆڤ پێبەخشراوە. کاری دووەمی گوێ بریتیە لە ڕاگررتنی هاوسەنگی جستە. بەس تەوان بە تەنها کاری گوێ نیە، کرۆکی کاری گوێیە، بەڵام پێویستە هەماهەنگی هەبێ لە نێوان تووڵەکانە، لە نێوان ئەو شتانەی کە گوێ بەکاریان نەهێنێ بۆ ڕاگررتنی هاوسەنگی. ئەویش مەبەستمان چاوە، چکە چاو زۆر ئەساسیە بۆ ڕاگررتنی هاوسەنگی جستە. چاو پێویستە وێنەیەکی ڕوون بەرەو مێشک بنێرێ. خۆ لەوانەیە هەمووشتمان بزانین کە ئێمە چاومان داخین ئیتر ناتوانین حرەکاتەکان بەمە ڕێکوپێکی بکەین، هاوسەنگی لە دەستین. کاتە چاو ئەو ئەندامە گرنگەیە کە لەژێر کۆنتترۆلی گوێی ناوایە بۆ مەبەستی ڕاگررتنی هاوسەنگی جستە. هەروەها جونگەکانی لەشی مرۆڤ و ماسوولکەکان. ئەلبەتە ئێستا کە تۆ حرەکاکەی ڕاکەی پێچکەیتەوە پێویستە بە جونگە و بە ماسوولکە هەیە بۆ بتوانین بڕۆیت و پێش بکەیتەوە و هەروەها تۆنی ماسوولکەکان و جوڵەی جونگەکان لەژێر کۆنتترۆلی گوێی ناوایە، کەواتە گوێ چاو بەکارهێنێ، ماسوولکەکان و جونگەکان بەکارهێنێ بۆ ڕاگررتنی هاوسەنگی جستە. لە کتێبەکانی لوت و قوڕگ و گوێ وتراوە چاو لەگەڵ ماسوولکەکانی لەشی مرۆڤ و جونگەکان کۆیلەی گوێی ناون. کۆیلە یعنی وەکو کۆیلە بەکاریان هێنێ بۆ ئەوەی ئەو هاوسەنگی بەپارێزرێ. کاتە گوێ کرۆکەکەیە، گوێی ناوە کرۆکەکەی لە ڕاگررتنی هاوسەنگی لەشی مرۆڤ. بەس ئەلبەتە خۆی پێویستی بەچی هەیە؟ بە تووڵ هەیە، پێویستی بە چەند ئەندامێک هەیە بووی بتوانێ ئەو کاری خۆی ئەنجام دەکەی ڕاگررتنی هاوسەنگی لەشی مرۆڤ. کاکتۆر سەرگێش بوون پەیوەندی چییە بە گوێچکەمانەوە؟ گێژبوون سکاڵایە. کلمی گێژبوون تۆزێ غامزە. زۆر کەسەڵێ من گێژەبم، بەس تەمان هەر نەخۆشە یا هەر شخصە لەوانێ مەبەستی شتێکی دیاریکراو بێ جیاواز بێ لە نەخۆشەکەی تر. مەبەستمان چییە؟ بۆ نمونە شخصێک گێت ئەڵێ من گێژەبم، ئەو شخصە مەبەستیەوەیە کە دنیا ئاخولێتەوە، دەرەوە ئاخولێتەوە. شخصێکی تریە کە ئەڵێ گێژەبم مەبەستی خولانەوەی دەرەوە نییە، مەبەستی خولانەوەی ناوەیە، ئەڵێ لە ناو خۆم ئاخولێمەوە. شخصێکی تر کە ئەڵێن گێژەبم مەبەستی هیچیان نییە، مەبەستیەوەیە وڕە بێ، کاسە بێ، یعنی ئەڵێ دکتۆر من کاسم کە ئەنەما بەسەر عەرزەوە نیم. سکاڵەکانیان جیاوازە. کاتە کە نەخۆشێکێتە ژوورەوە بۆ تۆی باسەکە ئاڵێ گێژەبم، ئەبێت تۆ زۆر ئاگاداربی، چونکە هەر نەخۆشە مەبەستی شتێکی دیاری کراوە، ئەبێت تۆ تێبگەی کە کامەیانە. کەواتە گێژبوون یەکێکە لە سکاڵاکان، سکاڵایەکی غامزە، زۆر وازەح نییە، دەبێت زیاتر لێ بکۆڵینەوە. کام جۆریان پەیوەندی بە گوێوە هەیە کاک؟ هەمویان. بەڵێ، یعنی تۆ ئێمە تقریبەن 12 سکاڵامان هەیە کە نەخۆشیەکانی گوێچکەی ناوە دروستیەکەن و هەمووشیان پێویستن بە تێکچوونی هاوسەنگی جستە و گێژبوون. بۆ نمونەیەکێک لەوانی کە باسمان کرد ناوە خولێ. شخصەکە لە دکتۆر من گێژەبم لە ناو خۆم ئاخولێمەوە. طبعا خولانەوە شەرتین خولانەوەش بێ، لەوانەشە جوڵە بێ. ئەڵێ دکتۆر ناو خۆمە هەست دەکەمە جوڵێم یەم و ئەڕۆم.
ئیتر ئەو ڕۆشنە ئایا بەرەو پێشەوە یا بەرەو دواوە یا بەرەو سەرەوە یا بەرەو خوارەوە یاخود خولانەوە یاخود جوڵەیەکی ڕاستە ئەمە خو ناوەخولەی پێوترێ احتیمالە گێژبوونەکە بێ کە پێڵە گێژبوون کە نەخۆش پێڵێ ئەڵە گێژە بم ینی هەستەکەم بەسەر عەرزەوە نیم لێرە گێژبوون ئەتوانین بەم شێوە تاریفیکەین تێکچوونی پەیوەندی نێوان جەستەی مرۆڤ و کێشی زەوی بەسمان چییە تۆ ئێستا لەسەر ئێمە هەریکێک کە ئێستا سەرم کورسێ دانیشتوین هەستەکەین لەشمان بارستایەکی دروست کردووە لەسەر کورسیەکە هەر کاتێک تۆ هەستی کرد جیسمی تۆ بارستایی با بڵێن کێشی زەوی باش ناخوێنێتەوە ئەوە یعنی گێژبوونەکەی ئەوانە گێژبوون یعنی ئەڵێ دکتۆر کورد زۆر جوان تاریفیەکە ئەڵێ هەستەکەم بەسەر عەرزەوە نیم هەستەکەم لەشم لاشم سووک بووە طبعا ئینگلیز چۆن تاریفیەکە ئەڵێ لایت هێدنس یعنی سەرم سووک بووە هەندێک کەسی تر هەیە تاریفێک ئاڵێ دکتۆر من کاسم یا ئەڵێ وڕم ئەمەش هەر گێژبوونە کەواتەمەش سکاڵایکی ترە سکاڵای سێم چییە ئەو سکاڵایانن کە کاتێک پەیوەندی نێوان چاو و گوێچکەی ناوە تێکەچێ نەمانوت چاو کۆیلەی گوێی ناوەیە بۆ نمونە کاتێک کە چاو ئێستا بۆ نمونە من کە سەیری ئێوەکەم وێنەیەکی ڕوونی سابت وەستاو بەرەو مێشی منە ڕوا بەزەگەر چاو کۆنتترۆلی لە دەستدا چاو حرەکاکە ئەلەرزێ ئەو وەختە ئەو وێنانەی بەردەمی من هەر هەمووی طبعاً هەر هەمووی بەجارێ ئەجوڵێ لە بەرچاومە لەرزێ و هەندێک جارژە و لەرزێ بێتەوەی خوڵانەوە ئەو وەختە پێوترێ دەرەخولێ یعنی وەختە شخصەکە ناڵێ لە ناو خۆما خوڵێمەوە ئەڵە دکتۆر سەیرەکەم ئەم دنیای ئەخورێتەوە بە دەورما و هەندێک کەسی شەڵێ دنیا قڵپە بێتەوە یعنی ئەڵە گڵۆپەکە لە سەقفەکەیە بوو کەوتە سەر عەرزەکە ئەمە دوو سێم هەندێک کەسێ ئەڵە چاوم لێڵە بێ دکتۆر جاران من چاوم 6/6 بوو بەس کە حرەکەم کرد ئیتر من چاوم لێڵە بێ هەندێکی تر ئەڵێ هەستەکەم دنیا بەرزە بێتەوە نزمە بێتەوە وەکو چۆن تۆپێ بێ بە عەرزێکە ئەم تۆپە چیەکە ئەیا بە عەرزا و بەرزە بێتەوە یا بە عەرزا و بەرزە بێتەوە بەس تۆ بەس تۆپەکە ئەبینی بەرزە بێتەوە نزمە بێتەوە دەوروبەری تۆپەکە بەرز نابێتەوە بەڵام لەو نوع گێژبوونە هەموو دنیا بەرزە بێتەوە نزمە بێتەوە ئەمە ژێکێکە لە سکاڵەکانی تر ئەڵبەتە ئەو سکاڵایانە چین کاتێکە پەیوەندی نێوان گوێی ناو و جونگەکانی و جەستە تێکەچێ یعنی نەمانوت ئێمە جونگۆ ماسووکەکان بەکارێنین بۆ ڕاگررتی هاوسەنگی لەژێ کۆنتترۆلی شیە گوێی ناوە کاتێککە گوێ نەخۆشەکەی کۆنتترۆل لە دەستەیە ئەو وەختە تووشی ناهاوسەنگی جەستا بین ئەڵە دکتۆر من هەستەکەم تەوازنم تەواو نییە کارڕۆم بە ڕێگای خەریکە ئەکەوم یاخود دەڵێ بە تەواتی کەوتم هەستامەوە یاخود دەڵێ لە ترێم ئەڵە دکتۆر وەکو یشێک پاڵم پێوانێ لە پشتەوە بەرەو پێشەوە یا بە پێچەوانەوە ئەڵە بەرەو ڕاست لە ترێم یا بەرەو چەپ لە ترێم و هەروەها کەواتە ئەمانە هەمووی سکاڵان بیتان نەچێ سکاڵا نەخۆشە تاریفیەکات ئەوە دکتۆر نییە دکتۆرەکە نیشانە ئەبینێ سە بۆ نمونە یەکێک لە نیشانە هەرە سەرەکیەکانی نەخۆشیەکانی گوێناوە لەرزەی چاوە لەرزێتەوە ئەوە منەی بینم تۆشەی بینی ئەوە نیشانەیە بەس کاتێکە نەخۆش ئەڵێ من دەرەوە خوێتەوە خۆ من و تۆ نایبینین بۆیە سکاڵا ئەبێ زۆر بە جوانی گوێ لە نەخۆشیەکە بگری وشیلەکە چییە ئێستا من باشی تقریبا 12 سکاڵامان کرد لێک کاتە هەر 12 سکاڵاکە مەوجودە لە نەخۆشەکەیە یعنی هەمووی هەستپێکە ناوەخورێتەوە دەراوەخورێتەوە تەوازنی تەوانیە و بێجگە لە سکاڵاکانی تێکچوونی گوێی ناوە تەنێ سکاڵای تریشی تووشە بێ نەخۆشەکە وەکو دڵ تێکەڵاتن و ڕشانەوە و سەرقورسبوون و دڵە کوتێ و ئەمانش کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ عیلاقی نییە بە سکاڵای گوێی ناوە بەس لەبەرەوەی پەیوەندیەکی بەهێزەیە لە نێوان سنتەری دڵتێکەڵاتن و ڕشانەوەیە بۆی کاتێک گوێی ناوە تێکەچێ جارێکی تر نەخۆشەکەش چیە بێ تووشی دڵتێکەڵاتن و ڕشانەوە و ئەم شتانەکە ئەبێت کەواتە نەخۆش کاتیە بۆ لای تۆ ئەناڵێنە بەدەست ئەو سکاڵایانەوە تقریبا 15 سکاڵا هەیە تۆش پێڵی کاکە چیتە ئەڵە هەڵی دکتۆر نازانم چی هەر نازانە چۆن باسی سکاڵاکانی بۆ کە هەمووی تێکەڵاو بووە ئەجا لێرە ئازایەتی ئەو کەسەیە کە هینێکە کە قسەی لەگەڵاکە جارە پێش هەموو شتێک تۆ بێ پەلت نەبێ یعنی پزیش نابێ پەلە بکە لە قسەکردن لەگەڵ نەخۆشە ئەبێ کاتێکی زۆر باشی بیتێ و هەروها یارمەتیشی بێ یعنی چۆن مەسەڵەن و کاتێکە ئەڵێ گێژە بم ئەبێ بڵێ چۆنە گێژبوونەکەت بۆم تعریفکە ئەڵێ وەڵی دکتۆر نازانم چۆن تعریفکەم لێرە تۆ ئەبێت چی بکەوێ یارمەتی بێ هەنیشتی بۆ ڕوونکەیتەوە هەوڵیش نییە شتەکان ینی بخیتە دەمی نەخۆشەکەەوە چکە نەخۆش تەبیعەتێکی هەیە مەسەن تۆ پێڵێڵی
تۆ دەرەوەخلێتەوە ئەڵێ ئەرۆڵاخلێتەوە ئەی ناوەشەخلێتەوە ئەیتەوە ئەڵێ هەمووشتی حەزەکە نەخۆش حەزەکە شتەکان هەمووی بە شێوەیەکی بەقۆت باسکە بۆ پزیشکەکە بۆ ئەوەی پزیشکەکە هەز بە ئازارەکانی بکە لێرە ئەمە بەستانەوەیە کاتێککە لەگەڵ نەخۆشەکەی یارمەتی بتوانێت کە سکاڵاکی خۆی بۆ تۆ دەربڕێ بەس هەوڵ بە سکاڵا ڕاستەقینەکە دەربڕێ نەک تۆ پێی بڵی نەک تۆ بیخیتە دەمی نەخۆشەکە و نەخۆشەکەش تااقەتی نییە دڵی تێکەڵێ سەریە سۆرەتەوە خواخواتی ئەسڵ نەخۆشەکە خواخواتی دکتۆرەکە وازی لێ بێنێ ینی زۆر نەخۆشەیە زۆر قسەشی لەگەڵاکەی بێتاقەتە بێت زۆر باشە کاک دکتۆر ئەو نەخۆشیانەی گوێچکە کە ئەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی چین و ئایا دەکرێت بڵین هاوسەنگی یاخود گێژبوون مەترسیدارە؟ نەخۆشیەکان تەوان مەجموعەی نەخۆشی باومانەیە زۆر نەخۆشی هەیە تووشی گوێچکەی ناوە بێ بەڵام هەندێک نەخۆشی باومانەیە ئێمە چۆن تووشی هەڵامەت دەبین ڤایرۆس پەلامارمانەیە تووشی هەڵامەت دەبین لوتمان پڕەبێ لە ئاو کۆکین و سەرمانەیەش ئێمە پێوتری هەڵامەتی مەجاری تەنەفسیە العولیا ینی جۆگەی هەوناسەدانی لوت و پشتی لوت بە هەمان شێوە دەماری گوێچکەی ناوە احتیمالە تووشی هەڵامەتی ڤایرۆسی بێ کاتێک کە تووشی هەڵامەت بوو خانە هەستیارەکانی گوێچکەی ناوە ئەو دەمارانەی کە زانیاریەکانی گوێزنەوە لە گوێچکەی ناوە بۆ مێشک تێکەچێ لەبەرو تووشی ئەو سکاڵانە ئەبێکە بۆمان باسکردن کەواتە هەڵامەتی دەماری تەوازن هەڵامەتی دەماری هاوسنگی یەشی کە لە نەخۆشیە باوەکان نەخۆشیێکی تری باو هەیە ئەویش بریتە لە جوڵەی نائاسایی کریستاڵەکانی گوێ کریستاڵی تایە یان گوێی ناوە یەکێک لە کارەکانی بۆ ئەوەیە کە کێشی زەوی بخوێنێتەوە مجموعەیە کریستاڵی زۆر بەس هەر زۆر وردن بەردی بچووکن بەسەر مادەیەکی جێڵەوەن لە ژێرەوە خانەی هەستیار هەیە کاتێک بۆ نمونەیەکێک لە ئێمە لە ناو قیتارێکە بە سەریعی ئەڕوا قیتارەکە بەس لاشەی ئێمە وەستاوە ئەو کریستاڵانە بەهۆی کێشی زەویەوە بەهۆی جوڵەی سەرمانەوە بەرەو پێشەوە کریستاڵەکان بەرەو دواوەڕۆن خۆ ئەگەر من بە عەکسەوە دانیشم لە ناو قیتارەکە ئەو وەختە کریستاڵەکانیان بەرەو پێشەوە یا من ئەگەر لە ناو مەسعەدێکە بم مەسعەدەکە بە سەریعی سەرکەوێ کریستاڵەکان چیان لێ بە کێشی زەوی یانە خوارەوە بە پێچوانەوە مەسعەدەکە زۆر بە سەریعی بێتە خوارێ کریستاڵەکان بەرزە بنەوە بەڵام لە مادە جیاڵەکە جیانا بنەوە هەموو کاتێک بە جیاڵەکەوەیە هەندێک جار بەهۆی کەمبوونەوەی لینجی ئەو مادە جیاڵە ژمارەیەک لە کریستاڵ ئەکەونە خوارەوە یەنە ناو شلەی گوێی ناوە ئەو وەختە ئەبێتەوەی ئەو نەخۆشیی کە باوە ئێستا و خەڵکیش زۆر ئەیزانێت کە پێوترێ کریستاڵی گوێی جوڵاوە ئەگەر کریستاڵی گوێی بجۆ لە شخصەکە کاتێک کە سەر دائەنەوێنێ یا کە سەر بەرزەکاتەوە یا لە جێگای ئەم دیودیوەکە ئەبێتەوەی خولانەوەی دەوروبەر یعنی دنیا ئەخولێتەوە بە دەورما ئەمە یەکێکە لەو سکاڵە لەو نەخۆشیە باوانەی تر نەخۆشیێکی تری باومان هەیە ئەویش پێوترێ شەقیقەی هاوسەنگی ئەمەیان زیاتر لە ئافرەتە هەیە و بەهۆی گۆڕانکاری لە ستایلی خەو خواردن کە لە ئێستا خەڵک هەندێک کەس شەو درەنگە نوێ یاخود مەسەلەن ژەمە پەڕێنێ ئیشەکە لە دائیرە زۆربەی نەخۆشەکان کێنەڵن دکتۆر ئێمە ژەمی نێوڕوان ناخۆین یاخود ئەڵێن نانی بانی ناخۆین نەچین بۆ دەوام و ژەمەکانمان لێ تێکچووە کەواتە تێکچوونی ژەم زایدن تێکچوونی سەعاتەکانی خەو کە بە شێوەی کە لەشی مرۆڤ کە دروستکراوە بە شێوەیەکی فتری بە فیترەتی لەشی ئینسان پێویستە ئینسان بە ڕۆژە کار بکات و بە شەوا بنوێت بەس ئێستا سەیرەکەی هەندێک واجبات هەیە شەو نەخۆشەکە ناچارە شخصەکە ناچارە شەو دەوام بکە بۆ نمونە مەسەن زۆر لە نەخۆشەکانمان لە مەتار دەوامەکەن کاتێک کە تیارە کاتی بۆ نییە مەجبورە ئەو شەو بمێنێتەوە خەفارەتی شەوی هەیە و زۆر لە واجباتەکانی تر یاخود ئێستا گەنجان دانیشن بە دیار مۆبایل وشتەوە ساعات 3 و 4 و 5 خەویان لەیەکەوێ ساعات 11 و 12 نیوەڕۆ خەبەریانە بێتەوە ئەمەش بێتەوەی دروستبوونی ناڕێکوپێکی بورن لە کارەبایی گوێچکەی ناوەیە و دەبێتەوەی دروستبوونی ئەو نەخۆشیە باوەی کە ئێستا باوە پێوترێ شەقیقی هاوسەنگی کەواتە نەخۆشی زۆرمانەیە کە باون پرسیاری دووەمت چی بوو؟ وتم ئایا دەکرێت بڵین کە سەرگێژ بوون مەترسیدارە خود لە چ کاتێکدا مەترسیدارە؟ ئەلبەتە ئەم پرسیارێکی جوانە یەکێک لەو نەخۆشیانی کە باسمان کرد کە پێوترێت جۆڵەی کریستاڵی گوێ ناوەکە لە ئینگلیزیە ئەڵێ مەترسیدار نییە
على حميدة معناها خبيثة معناها واه بەڵام بیرێنە چی احتیمالە بێتە هۆی برینداربوونی لەش بە شێوەیەکی جددی کاتێک کە مەسەن شخصەکە لە شوێنێکی بەرز بێ مەبەستمان چییە؟ یعنی بۆ نمونە شخصێک ئەگەر تووشی جوڵی کریساڵی گوێی جوڵا بێ و شاخەوانی بکە دەبێتە هۆی شکست ئەکەوێتە خوارەوە لە شوێنێکی بەرزەوە. حاڵەتی دووەم کە ئێستا نەسیحەتەکەین نەسیحەتی نەخۆشەکانمانەکەین ئەوەیە کە ئەو کەسانی کریساڵی جوانە جوڵەوە لەو نەخۆشیەکە لە ئەساسا ناوەکەی یعنی حەمیدە یعنی زیان بەخش نییە ئەوەیە کە لە قوڵاییە مەلەنەکە یعنی بۆ نمونە کاتێک کە نەخۆش کریساڵی گوێ جوڵێ ئەڵێن تا 8 هەفتە هەتا چاکە بیتەوە ئێمە ئەتوانین یارمەتیت بین 8 هەفتەی شێوێ ئەڵێ کاکە تۆ توانی لە مەسبەحە مەسەلەن مەلە بکەی بەڵام لە قوڵاییە مەلەمەکە نەوەکو لە کاتی مەلەکردنا تووشی گێژبوون ببێ و کۆنتترۆلی خۆی لە دەستدا و تووشی زەرر بێ لە ئاوەکەیە یاخود سارە لێ خوڕین یعنی نەسیحەتمان بۆ شخصانە هەیە کە کریساڵی جوانە جوڵێ بەلایەنی کەمەوە لە هەفتەی یەکەم و دەڕۆژی یەکەمە سارە لێ نەخڕن بۆ ئەوەی لە کاتی سارە لێ خوڕینە هەم زیان بە خۆی گەێنێ هەم زیان بە هاوڵاتیان بکەێنێ و لە دوای دەڕۆژیشەوە پێی ئەڵێن کاتێک کە سارە لێ خوڕی هەوڵ بەی سورعەتێکی کەم بێ و بە شێوەیەکی حەزەر سارەکە پێچ پێ بکەیتەوە بۆیە بەڵێ ئەم نەخۆشیانە خۆی لە حەدی ذاتی خۆیان زۆربیان ماوەیەک ئەناڵێنێ نەخۆشەکە بەدەستیەوە بەڵام ئەگەر بە شێوەیەک ئاگاداری خۆی نەبێ لەوانێ بێتە هۆی زەرەر هەم بۆ خۆی هەم بۆ هاوڵاتیان. کاکتۆر بۆ ئەوی کە فریا بکەوین پێم باشە باسێک لە پشکنین و پاشان چارەسەرەکان بکەین چ جۆرە پشکنینی بۆ کەسانە ئەکرێت کە یانە لای ئێوە؟ بەڵێ تەمان تۆ کە نەخۆشیێت ئەوە جارێ بێ قسەی لەگەڵا بکەی یعنی مێژووی نەخۆشیەکە وەرگری ئەمەی کە باسمان کرد سکاڵا باسەکەیت ئەڵی کاکە ئەمە لەکێوە دەستی پێ کردو بە چی زیایەکە بە چی کەمەکە بۆ نمونە ئەوەی کریستاڵەکە ئەڵێ ئەگەر سەردانەوێنم یا سەر بەرزکەمەوە یا لە جێگام دیدی بکەم ئەو وەختە دروستە بێ گینا کاتی تر نەخۆشەکە سکاڵای نییە سەرخولەی نییە قەینا احتیمالە تۆزێ وەڕ بێ بەس دنیا ناخولێتەوە. نەخۆشی شەقیقی هاوسەنگی بۆ نمونە پێتەڵێ ئەڵێ دکتۆر ئەگەر کەم خەو بم زیاکە ئەگەر زۆر بخۆم زیاکە کاتی بە ڕۆژوو بوون وەزم زۆر تێکەچێ بەنسبەت ئافرەتەوە کاتی سوڕی ماگانە کاتێک کە هۆرمۆنەتانەکانە گۆڕێ سکاڵەکان دروستە بنەوە یاخود ئەو کەسانی کە شەقیقی هاوسەنگیانەیە ئەڵێ بە بۆن سەرمانەیەشێ کەواتە ئێمە ئەبێت لە مێژووی نەخۆشیەکە هێواش بەرە و تەشخیصی ڕێکوپێکە ڕۆین. بەنسبەت پشکنیشەوە پشکنی مهمترین پشکنین بریتە لە جوڵی لەرزەی چاو جیاز هەیە لەرزەی چاو بۆ خوێنێتەوە چونکە لە علمی پزیشکیە بەنسبەت گێشتبوون و سەر سۆڕانەوە ئەڵێ چاو ئەو پەنجەرەیە کە لێوی ئەتوانی شوێنی نەخۆشیەکە بدۆزیتەوە یعنی تۆ بەهۆی حرەکەی چاوەوە ئەتوانی بزانیت شوێنێکی گوێچکەی ناوەپەکی کەوتووە ئایا ئەو شوێنەی هیچ گوێی ناوەیە یا احتیمالە نەخۆشیەکە لە ناو مێشکیا بێت و بیریشمان نەچێت ئەم سکاڵانی کە باسمان کرد لەوانەیە هیچ گوێی ناوە بێ بەس لەوانەیە بەشەکانی سیستمی هاوسەنگی لە مێشکە کپێکی کەوت بێ بۆ نمونە و کەسانی کە تووشی جەڵتا بن تووشی سەر سوڕانە بن بە تایبەتی ئەگەر بەشی خوارەوەی مێشک تووشی جەڵتە بوو بێ بۆیە لێرەیە پشکنینی سکاڵاکان و پشکنین بۆ نیشانەکان زۆر گرنگە توانی جایکی تۆ بزانی ئایا نەخۆشیەکە هیچ گوێیە یا هی مێشکە ئەمە جەڵتەی توش بووە یاخود گوێچکەی ناوە تووشی نەخۆشی بووە ئەمانە بێت زۆر بە ئاگاداری بە تایبەتی لەو نەخۆشانەی کە تەمەنیان سەر و 50 ساڵە ئەمە بەنسبەت پشکنینەوە بەنسبەت چارەسەرەوە هەر نەخۆش و چارەسەرێکی دیاریکرای خۆی هەیە ئێستا لە نەخۆشانەی کە باسمان کرد هەم مەسەن هەندێک نەخۆشی هەیە بە ڕاهێنانی سروشتی چاکە بێتەوە یعنی بۆ نمونە ئەگەر شخصێک کریستاڵی گوێی جوڵا بێت تۆ پێویست ناکە حەبی بیتێ نە بە حەب چاکە بێ نە بە عەمەلیات یەک چارەسەرێکی سروشتی بۆکەی وەرزشێکی بۆکەی جوڵەیەکی بۆکەی بە گوێرەی ئەو کەناڵی کە تووشی ئەو کریستاڵەکانی تێچووە یەک کریستاڵەکانە گەڕێنیتەوە شوێنی تایبەتی خۆی شوێنی سەرەکی خۆی و دوای هەندێک ئامۆژگاری یەکی لە مای هەفتەی داهاتوە چی بکە و دوای هەفتەی داهاتوو ئەڵێ بە کەیف خۆ حرەکە بکە بە مەرجێک ئەو حرەکانی کە باسمان کرد ئەو شتانی کە وتمان باسی مەلەوانی و شاخەوانی و سارە لێ خوێن و شو دەبێ ئاگای لە خۆی بێ لە 8 هەفتەی یەکەمە بەبێ دەرمان احتیمالە هەندێک مقویاتی بۆ بنووسین وەکو ڤیتامین دی چکاڵن گوایە یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی لنجی ئەو لنجەیە کە کریستاڵەکانی لەسرە نەقسی ڤیتامین دیە نەخۆشی شەقیقی هاوسەنگی یەکێک لە
چارەسەرە سەرەکیەکانی شەقیقەی هاوسەنگی بریتیە لە ڕێکردنەوەی ستایلی خەو خواردن. ئەی تۆ بە نەخۆشکاڵی ئەبێت تۆ خەو ڕێک بێ هەموو ڕۆژێک حتا ئەو ڕۆژانەشی کە جمعەیە تۆ ئەبێت وەکو ڕۆژی شەمە و یەکشەمە و دووشەمە بنووی. مەسەڵەن هەیە کەس مامۆستایە ئەڵێ 3 ڕۆژ بەیانیانم 3 ڕۆژ نیوەڕوانم. ئەو ڕۆژانی کە بەیانیانم سەعات 6 هەڵەسم لە بەرەوەی خۆی حازر کە بچێ بۆ قوتابخانە. ئەو ڕۆژانی کە نیوەڕوانە ئەڵێ سەعات 10 هەڵەسم سەعات 11 هەڵەسم. یاخود جمعان ئەڵێەوە هەر زۆر درەنگ هەڵەسم. ئەمە غەڵەتە. تۆ ئەبێت ئەو ڕۆژی بەیانیانیشتی ئەو ڕۆژی نیوەڕوانی تو جمعەش لە 1 سەعاتا بنووی و لە 1 سەعاتا هەستی. ئەمە یەکێکە لە ڕێکردنەوەی کاتەکانی خەو و هەروها ڕێکردنەوەی کاتی خواردن نابێژەم پەڕێنی. دەستکانە خۆش بێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر شێرکۆسای زمناکۆ پرۆفیسۆر لە نەخۆشیەکانی گوێبیستن و هاوسەنگی. سپاس بۆ ئەوەی کە لەم تۆڕە لەگەڵ دەستخۆشەکان زۆر بۆ زانیاریەکانت.